بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و هۆشیارکردنەوەی شۆفێران ئەمڕۆ لە گەرمیان چالاکیەک بۆ هۆشیارکردنەوەی شۆفێرانی بارهەڵگر ئەنجام درا. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو چالاکیە ڕۆمە لای سەرپەرشتیاری چالاکیەکە. سڵاو لێ بێگەربێت ئێرە ئەمڕۆیەوە چیتان کرد بۆ شۆفێرانی بارهەڵگر؟ سڵاو لە ئێوەش تاوان وەکو ستافی ڕێکخراوی لوتکی تەندروستی کوردستان بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لە سەرانسەری کوردستانە هەڵمەتێکمان ڕاگەیاندووە بۆ مەبەستی کە بتوانین ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەینەوە، ئەوش لە ڕێگەی هاندانی خەڵکی و هەموو لایەنەکان بۆ بەردەستەکردنی ڕێکاری تایبەت و هەروەها هۆشیاریکردنەوەی خەڵکی لە ناوچەی گرمیانە. ئێمە جەختمان کردوتە سەر شۆفێرانی بارهەڵگر بۆی کە چالاکیەکەمان پرسن بۆچی شۆفێرانی بارهەڵگر؟ بەڵێ لەبەر ئەوەی کە لە گرمیاندا بارهەڵگر زۆرە، لەبەر ئەوەی کە مەرزی پەرۆزخان نزیکە لە ناوچەی گرمیانەوە و هەروەها جموجۆڵی و چالاکی بازرگانی تێدا زۆرە کرێ بە تایبەتی لە ڕێگەی بارهەڵگرەکانەوە. بۆیە بارهەڵگری و شۆفێران لێرە بە ئاماژمان گرتووە بۆ مەبەستی کە بتوانین هۆشیاریان بکەینەوە و هەروەها چالێکەکان و هەڵمەتەکەی ئێمە لێرە بریتێ لەوەی کە بتوانین شوێنێک دابی بکەین بۆ ماوەی 10 خولەک بۆ 15 خولەک پشوویەک بە شۆفێرەکان بین، بتوانین لە هەمان کاتە هۆشیاریان پێ بدەین، ڕێنماییان پێ بدەین، ڕێنمایی تەندروستی و هەروەها ڕێنمایی تایبەت بە لایەنی شۆفێری و شۆفێری بارهەڵگرەکان بە تایبەت لێرەیە کە بتوانین چەند پشکنینێکی تایبەتیان بۆ بکەین، لەوانە پشکنینی پستانی و خوێنوارەوە پشکنینی شەکرە. باشە، ئەو پشکنینانەیەوە ئەتان کرد بۆ شۆفێران، شۆفێرەکە بوو بۆ ئەوەی ماندوێتیەوە باری تەندروستی ناجێگیر بێ. لێرەیە تەنها ئەومان بەدی کرد کە کۆمەڵی لە شۆفێرەکان نەخۆشی درێژخایانیان هەبوو، ئەوە نەخۆشی شەکرا، لەوانە نەخۆشی بەرزی پستانی خوێنیان هەبوو. بەڵێ باشە، دەستەکان خۆش بە زۆر سپاس. بەڵێ وەکەوەی بینن ئەم چالاکی ئەمڕۆ لەسەر ڕێگای مەرزی پەرێستخان ئەنجام درا. شۆفێرانی بارهەڵگر ڕاگیران و ئەهات نێرە پشوێکیاندا و کۆمەڵێک پشکنینیان بۆ ئەنجام ئەدرا، لەوانە پشکنینی پەستانی خوێن و شەکرا. دوای ئەنجامدانی پشکنینەکان لێرە ئاوچایی بۆ شۆفێران ئامادە کراوە. دواتر شۆفێران لێرە پشوێکیانەدا و ئەو چاییان پێشکەشەکرا و دواتر دەستیان بە شۆفێریە کردەوە. ئەمەوێ بازەوە بکەم ئامانجی ئەم چالاکیە لەوە بووە کە لە سنووری گەرمیاندا بارهەڵگری زۆر لەم سنوورە هەیە بەهۆی مەرزی پەرۆستخانەوە. لێرە بۆ ماوەی 10 خولەک شۆفێران پشوێکیان پێدرا بۆ ئەوەی دوای ئەو ماندوێتیە پشوێک بدەن و دواتر دەست بە شۆفێری بکەنەوە بۆ بەمبەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و کەمکردنەوەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ.